لا ڕووداوێکی تراژیدیدا لا سەرزەی بچووک لا دەڤەری پشدەر دوو گەنج کا کوڕ و کچێک بوون بوونا قوربانی و خنکان. ڕووداوەکە لە کاتێکدا بوو خێزانی کچەکە بە ناوی عایشە کە دەستگیراندار بووە بەمبەستی گەشت و گوزار چوونەتە سەرزەی بچووک. پاش ئەوەی عایشە دەچێتە ناو ئاوەکە و مەلە دەکات لە ناکاو دەکەوێتە گۆمێکەوە و خۆی پێڕزگار ناکرێت. دوای ئەم ڕووداوە گەنجێکی دیکە بە ناوی ڕێبین کە ئەو ڕووداوە دەبینێت وەک ئەرکێکی ئاینی و مرۆڤایەتی دەیەوێت بەهانای عایشەوە بچێت و لە مردن قوتاری بکات بەڵام خۆیشی دەخنکێت و ناگەڕێتەوە. بنەماڵەی ئەو کچە کە خنکاوە خوشکی منە لە ڕۆژی جومعەدا چوون بۆ سەفرە بەڵام قەدەری خۆی پەروەردگار وا بووە کە ئەجەلی لێ کۆتایی بێت. بەڵام داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسایەکی جددی دەربکات بۆ ئەو غەسالانەی کە لە ئەو سنوورەدا ئیش دەکەن بە چەندین شوێن قوڵی دەکەن. ڕۆژێک پێشتر هیچ کێشە نییە، ڕۆژی داهاتوو 9 مەتر 10 مەتڵ قوڵە. بەڕاستی هەڵوەستێکی زۆر مەردانیان نواندووە. بەڕاستی ئەوەی ئەو کوڕە کردوێتی پەروەردگارمان دەفەرمێت هەر کەسێک نەفسێک ڕزگار بکە وەکوە تەواوی مرۆڤایەتی ڕزگار بکات. بۆیە ئەو گەنجە بەڕێزەش ویستویەتی قسەی پەروەردگار جێبەجێکە وخوای پەروەردگار پاداشتی بەخێرداتەوە بەڵام قەدەری پەروەردگار وا بووە کە قەدەریان لە یەک شوێن کۆتایی بێت هەردووکیان. ڕێبین لەگەڵ هاوڕێکانی بەمبەستی ڕاوی ماسی چوو بووە هەمان شوێن. ئەو وەک ئەرکێکی مرۆیی بەهانای کچەکەوە چووە بەڵام ئەویش دەکەوێتە ناو یەکێک لەو چاڵانەی غەسالەکانی چەولم هەڵیان کەندووە و دواتر خنکاوە. هاوڵاتیانیش دەڵێن پێویستە لایەنە پەیوەندیدارەکان سنوورێک بۆ ئەو غەسالانە دابنێن کە لەسەر زەی بچووک چاڵ لێ دەدەن و گۆماوی قوڵ دروست دەکەن کە دوجار ئەم گۆماوانە دەبنە مەترسی لەسەر ژیانی سەیرانکەران. ڕۆیشتون دوێنی ڕۆی ئەمە پێکەوە نانمان خواردووە لەگەڵ ناخواردنەکەی بە تەویا بوو بستەڕانیە بۆ خزمێکمان نەخۆش بوو سەردانیوی کە ئەمن ڕۆیشتم بۆ ئەشکەنێ وەختێک تەلەفۆنیان بۆ کردم ئەوە ئەو کوڕا لە چۆمیدا و دیار نەماوە. ئەمەش هەل لەوێ و بە فەوری گەڕاینەوە هاتی نەگە هاتین تازە ئیشەکە لەوەی دەرچوو بوو خنکابوون هەرچیان بۆ کچەی خۆتی ئاویشتووە کچەکەی دەربێنیتەوە قەوەتی پێنشکاوە خنکاوە لە جێگای ئەو خەسالانە هەمووی حەفارەیە و هەڵیان قەندووە داوا لە هەرێمی کوردستان دەکەین ئەو خەسالانە دەرکەن ئەوە حەوتە هەمین کەس لەو شوێنی خنکە خوا هەڵناگری خەڵکی ئەسپێنێ ببێتە سەیرانگای ئەوان ببێتە بەزمی ئەوان بۆ چوار مەنسوولی داخوا ئیستیفادە لێ بکەن یا ئیستیفادە لێ نەکەن. دوای ئەوەی کە ئێمە داوای هانایان لە ئێمەوە کرد لەگەڵ کاک ڕێبین چوین بە هانایانەوە بەڵام نەمانزانی پێش خۆمان چاڵی حەفارەی لێیە هەردووکمان کەوتینە ناوە بەڵام زۆر دوای هەوڵدانێکی زۆر من خۆم توانی خۆم ڕزگار بکەم بەڵام بەداخەوە کاک ڕێبین نەیتوانی بێتە دەرەوە خنکە. ئێمە لە پێناو ئەرکێکی مرۆڤایەتیدا و کارەمان کرد بەڵام بەداخەوە بەم شێوەیە بوو. سێمین ئاڵەتە کە لێرە ڕوو دەدات ئەوش بەهۆی ئەوەیە کە نەتیمێکی فریاگوزاری لێیە نە خەڵکەکەشی کە دێ بۆ ئێرە مەلەوانە بەڕاستی هەمووی لە نەزانیە کە ئەوەی دەکەن کە خەڵک دەخنچێت. ئێمە داواکارین کە تیمێکی فریاگوزاری بۆ ئێرە بێنن یان ئەو شوێنانی کە غەسالەکان ئیشی لێ دەکەن حەفارە ئیشی لێکات چاڵەکان قوڵ دەکات شوێنیشی ئاگادارکردنەوە هەبێ بڵێن حەلامەتێک دانێن بۆ ئاگادارکردنەوەی خەڵک کە خەڵک نەخنچێت. لەم مانگەدا ئەمە سێمین ڕووداوی خنکانە لە هەمان شوێن دەژووترێت هۆکاری سەرەکی ڕووداوەکانی خنکان لەم ساڵدا چاڵ و گۆماوەکانە کە غەسالەکانی چەولم دروستیان دەکەن و هیچ ئاماژە و ئاگاداریەکیش لە دوای خۆیان بەجێ ناهێڵن تاوەکو هاوڵاتیان خۆیان بپارێزن و نەکەونە ناویان. ڕێنازەر سەلان کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری پشدەر.